بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ سێم ڕۆژ لەسەر یەک بە هەزاران کۆچبەری خەڵکی باشووری کوردستان لەسەر سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵەندا کۆبنەوەتەوە تاکو ئێستا سنوورەکانیان بەڕوودا نەکراوەتەوە. هەر ئەمڕۆژ مناڵەیەکی خەڵکی باشووری کوردستان گیانی لەدەستدا. تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنیندان بەرپرسیارەتێک هەڵبڕێن و دان بۆ شکستەدا بنێن کە ئێستا هاوڵاتیان بۆی گەندەڵی و نەعەدالەتی کۆچ بۆ دۆرەوەی وڵات دەکەن. دەسەڵاتداران باس لەوە دەکەن نەناردنی بوجە لە بەغدا بوو نیپەککە لە ناوچە سنووریەکان هەروە هەندانی خەڵک بۆ چوونە دەرەوە هۆکاریەوەیە کە خەڵک بە لێشا کۆچ دەکات. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکارەکانی کۆچ و بۆچی حکوومەت هیچ بڕیارێک نادا بۆەوەی کە کۆچی زیاتر نەکرێت هەروە لەگەڵ کۆمەڵێک کۆچبەر لە بیلاڕووسیا قسە دەکەین لەگەڵ مامە. پاش ماوەیەکی درێژ لە کۆچی بەلێشاوی هاوڵاتیانی هەرێم بۆ ئەوروپا بە تایبەتیش لێشاوی کۆچبەرانی کورد لەسەر سنووری بیلاڕووسیا و پۆڵەندا کە جیهانی هێنایە دەنگ، بەرپرسانی حکوومەتی هەرێمیش هاتنە سەرخەت و شیکاری خۆیان بۆ دۆخەکە و هۆکاری کۆچ کرد. بەرپرسانی حکوومەتی هەرێم لەبری گرتنە ئەستۆی شکستەکانیان و دانان بەوەی کە خۆیان هۆکاری کۆچی هاوڵاتیانی هەرێمن کەچی وتەبێژی حکوومەت دەڵێت دیاردەی کۆچ ئاساییە و سەرجەم وڵاتانی ناوچەکەی گرتوتەوە، دەشڵێت دۆخی هەرێم بەراورد بە وڵاتانی دراوسێ زۆر باشترە و بەراورد بە ساڵانی تریش کۆچکردن کەمترا. دیاردەی کۆچ و کۆچکردن دیاردەیەکی سروشتیە، دیاردەیەکە کە سەرجەم ناوچەکە سەرجەم وڵاتەکانی ئەم ناوچەی گرتوتەوە چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لە ئەفریقیا و هەرێمی کوردستانیش بەشێکە لەم ناوچەیە. لە هەمان کاتشدا دۆخی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ دەوڵەتەکانی دەوروبەر و ئەم ناوچەیە لە ئاستێکی زۆر زۆر باشتردایە بەداخەوە بۆی کەوە ئەو بابەتە کراوە بابەتێکی سیاسی بۆ مەکسەبێک و دەستکەوتێکی سیاسی لە دژی حکوومەت بەکاردێ. حکوومەتی هەرێم بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات و بەی شێوەیەک حکوومەت ناچێتە ژێر تەسیری فەیسبوک و سۆشیال میدیا کاری خۆی بەجددی دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کابینەی نۆیەم لە سەرەتای دەست بەکاربوونی درک بەو گرفتەی کردووە بۆیە بەجددی کاری کردووە کەوە هەلی کار بڕەخسێنێت بۆ گەنجەکان و لەو 2 ساڵی ڕابردوو نزیکەی زیاتر لە 120,000 هەلی کاری ڕەخساندووە. بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمیش هەڵاتنی هاوڵاتیان لە دەسەڵاتەکەی خۆیان بە کۆچی ئاسایی ناودەبات و نمونەی کۆچی ئاژەڵداران دەهێنێتەوە کە گەرمیان و کوێستان دەکەن بۆ لەوەڕێکی چاکتر لەبری ئەوەی دان بە هۆکارە ڕاستەقینەکانی کۆچدا بنێت کە هەڵاتنە لە دەست نەبوونی کار و خزمەتگوزاری و ئازادی و دەیان پێویستی و خزمەتگوزاری سەرەتایی لە سەرتاسەری گیانلەوەتی مرۆڤایەتی هەیە کۆچکردنیش هەبووە و هەر هۆکارێک حتا لە ناو کوردستانی خۆشمان زۆربەی لەو عەشایرانەی کە مەڕووماڵاتیان هەیە چێستان و گەرمێن دەکەن بەو بژێوی باشتر بۆ لە وەرگەی لە بۆ مەڕووماڵاتەکانیان ئەوە شتێکی سروشتیە. بەڵام کۆچکردنی ئاسایی هەیە و یاسایی هەیە لە کۆچکردنی بە قاچاق. ئەو سەرما و سۆڵی کە لەوێ هەیە بەڕاستی جێی نیگەرانی هەموولاکە من ئەو ڤیدیۆیانەی کە دەبینین ژن و پیرەژن و منداڵ و گەنج و هەموو و دووچاری قەدرێکی نادیار کەوتونە. هەبوونی پەکەکە یەکێک لە هۆکارانەیە کە خەڵکێک لە ناوچەیەکی دیاری کرا و گەنجەکانیان کۆچ بکەن چکە ڕز و باغ و باغاتەکانیان سووتێنرایە بەهۆی شەڕی نێوان پەکەکە و لەشکری تورکیا ناوچەیەک تا ئێستا ئاوادان نەکرێتەوە لە بەنسبەت ناوچەی ڕاپەڕینیش بەهۆی منتقەی قەندیل و جاروبار کە دەبین قەسوی منتقە دەکرێت بە هەمان شێوە سەرمایە گوزار ممکنە ئامادە نەبن لەو ناوچانە سەرمایە گوزاری بکەن بۆی هەمی کار بڕەخسێتن. بۆیە لەو ناوچانە کە تەماشا بکەی بەشێکی زۆری گەنجەکانن لە گەرمیانیش بە هەمان شێوە. لە کاتێکدا کۆچبەران لە بیلاڕووسیا و کە سوکاریشان لە هەرێمی کوردستان چاوەڕوان بوون حکوومەتی هەرێم ئەو کارە ساتەی لەسەر سنووری بیلاڕووسیا بەڕێوەیە ڕایان بچڵەکێنێت و بڕیاری هاوکاری بە پەلە و چاکسازی ڕاستەقینە بدەن. وەکو هەمیشە بە خەمساردیەوە هاتنە بەر مایکی ڕاگەیاندکاران و بێباکی خۆیان لە بەرامبەر ژیان و گوزەرانی خەڵکەکەیان دووپات کردەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر پرسە لە سودۆی سەرەکی میوانداری بەڕێز عەبدوڕەحمان عەلی پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها لە سلێمانیەوە ئاری جەلال بەرپرسی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران لە بیلاڕووسیەشەوە محەممەد ڕەسوڵ وەکو پەنابەرێک کە ناسراوە بە محەممەد سیخۆ دواتر لەگەڵمان دەبێت مامۆستا بەخێر مەنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی کۆچ پێ دوای هۆکارەکەی چی ئێستا بەرپرسانی حکومەت سێ هۆکار دیاری دەکەن بەغدا پارەی نەناردووە پەکەکە لە ناوچە سنووریەکانە هەندێک خەڵک هێهانی خەڵک دەدا لە تۆڕە کۆمەڵاتیەکان و حیزبی سیاسی بۆەوەی خەڵک بەهیوا بێ بچێتە دەرەوە ئەسڵەکەی چییە؟ دیارە دیاردەی کۆچ دیاردەیەکە لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتیە ئەم دیاردەیە سەری هەڵداوە ئەو ڕای من هەبوو بەردەوامیش ئەبێت بەڵام ئەم کۆچە بە لە شاوەی لە ئێستادا ڕووی کردوتە هەرێمی کوردستان بە گەنج و مناڵ و خێزانەوە لە ڕاستیدا کۆچێکی ناسروشتیە بۆ کۆچێکە دیاردەیەکە بە تەواوی خەریکە دنیا دەهەژێنێ و بەداخیشەوە حاڵەتی ناخەژێن دروست ئەبێتایە هۆکارەکەی هۆکار زۆرە لە هەر وڵاتێکە لە هەر هەرێمێکە ناسەقامگیری لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕۆکانەوە کە وڵات ناسەقامگیر بوو بە دڵنیاییەوە دانیشتوانی ئەو هەرێم وڵاتە هەوڵی ئەوە دەدەن کۆچ بکەن و بچن بەرەو ژانێکی باشە بڕوان ئەوەی کە جەنابەت باسی دەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هۆکارانەی کە باسی لێ دەکات گوایە هۆکاری سەرەکین بۆ کۆچکردنی خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیدا گێلترین ئینسان لەسەر ئەم زەویە قەنەعەت بەو قسانە ناکە و کۆمەڵێک قسەن لە ڕاستیدا هیچ ئەرزشێکیان نیە لە ئەرزی واقعدا دەبوایە ئەوان پەنجەیان بخستایەتە سەر هۆکارە سەرەکیەکانی کۆچی خەڵک کە بە لێشاو کۆچ دەکەن هەومان دەزانین کە ئەم وڵاتە گیرۆدەی دنیایەک تەنگەژە و قەیران و یعنی لە هەموو ڕوویەکەوە گەندەڵی خنکاندوێتی تابی نەقاقای غەرق کردووە ئەمە وای کردووە خەڵک بیر لە کۆچکردن بکاتەوە ئەگینا لە دنیا نەبووە ئینسان ماڵ و حاڵ و وڵات و هەموو ئەو شوێنەی کە دنیایەک بیرەوەری و شوێنی لەدایکبوونی خۆیەتی نەفرەتی لێ بکات و جێبێڵێت و چۆڵی بکات و پەنابەرێ بۆ ڕێگایەکی هات و نەهات و پڕ لە سەرما و سۆڵە و ناڕەحەتی ئەوەی کە ئێستا بۆ شێوازەی لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا ئەبینین کەس لە ڕاستیدا حەزی بەمە نییە بەڵام ئەو هاوڵاتیانایە خەڵکە کۆچەکە لە ڕاستیدا هەر ڕۆژێکی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان مردنە و خۆکوشتنە بۆیە خەڵک ناچار بووە ملی ڕێگەی هاتوو نەهات بگرێتە بەر بە کورتی بۆوان هیچ بەرپرسیارەتێک ینی دان بۆ دانانێک کە شکستیان هێناوە یعنی بۆ نمونە بەرپرسە بۆ ئەمڕۆ دەیوت بۆ نمونە کۆچ پێشتر ئەوەندە نەبووە 120,000 هەری کاریان رەخساندەوە ئەم کابینەیە کۆچکردن ئاسایی هەرتەنە ناو خۆش مەردارەکانیش کۆچ دەکەن بۆ کوێستان بەڵێ جا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 30 ساڵەدا کە لە ڕاستیدا لە حکومداری و فەرمانڕەوایەتیدا پێم وایە بێ شکستی هێناوە ئەگەر دوو جار دانی بە هەڵەکانی خۆیان بنایە و ئەگەر دابنیشتایە ڕێگە چارەی یاخود میکانیزمی چارەسەرکردنی کێشە و قەیران و تەنگەژەکانی تاوتێ بکردایە و چارەسەری بۆ بدۆزیایەتەوە لە ئێستادا ئەم دۆخەی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی کردووە لە ڕاستیدا دروست نەبوو بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جارێک کۆمەڵێک بەهانەی نابەجێ و کۆمەڵێک بیانووی ناڕەوا ئەهێنێتەوە ئەگینا لە دنیا نەبووە خەڵک لە خۆشگوزەرانیە وڵاتی خۆی بەجێبی هێڵە توور بکاتە وڵاتانی کە ئەوەی کە جەناب باسیەکەی باسی دامەزراندنیا خۆت دروستبوونی هەلی کار بۆ 120,000 کەس من پێم خۆش بوو وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پێمان بڵێم 120,000 لەکوێ دامەزراندووە ئەم 120,000 کەسان ئەفوان لەکوێ هەلی کاری بۆ دۆزیونەتەوە من یەک نمونەی بەسیتت پێڵێم لە پەرلەمانی کوردستانەکە لە پەرلەمانتارەکان راپۆرتێکی خوێندەوە کاڕاستی سەرۆکایەتی پەرلەمانی کرد کە باز لەوە کات بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 100 خەڵکی هەرێمی کوردستان بێکارە کە من قەناعەتم وایە زۆر لەو ڕێژە زیاترە لە 100ەکە 270,000 کەسەکە و هەر لە راپۆرتەکە ئەمەژە بەوەکە کە 120,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون کە ئەمە کۆیکەیتەوە زیاتر لە 400,000ەکە لە ڕاستیدا خەڵک کە دانەمەزرێ خەڵک بێکار بێ خەڵک هەژار بێ خەڵک دنیایەک تەنگەژەی بۆ دروست بێت ئامادە نییە لە ژێر سایە و فەرمانڕەوایی هەرێمێکا دابنیشێت کە ڕۆژانە ژیانی یاخود بەکولەمەرگیە و ژیانی ناڕەحەتە لەبێت. سپاس دەکەم ئەگەر بچینە سلێمانی کاک ئاری جەلال لەگەڵمانە کاگاری
سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا ئامارێکمان پێ بڵێیت لەبارەی کۆچبەران دوای لینی سەربارودۆخی کۆچبەران ئامارێکتان لە چەند کەس لە ماوەی ساڵانی ڕابردوو یاخود ئەم ساڵ کۆچی کردووە؟ بەڵێ ئەم کاتتان باش زۆر سوپاس. دیارە لەلایەن نوێنەرانی دەستگای لوتکۆ ئێمە ساڵانە دووجار لە ڕۆژی جیهانی پەنابەران و هاوکات لە کۆتایی ساڵە ئامارەکان ڕاگەێنین بۆ دەستگاکانی ڕاگەیاندن وە بۆ ڕای گشتی. دیارە ئەم ساڵ بە پێو ئامارە سەرەتایانی بەدەستمان گەیشتۆتەوە زیاتر لە 40,000 هاوڵاتی عراقی کە سەروتەمەن 18 ساڵن خۆیان گەیانەوە بە وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە بەدەر لەو کۆمەڵە کۆچبەری لە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق ڕویان لە وڵاتی بیلاڕوسیا کردووە کە زیاتر لە 4,000 بۆ 5,000 کەس ئەبن ئەمانش دیارە بۆ پێی کە ئەمانە گەشتونە بە وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی پەنابەریان پێشکەش نەکردووە دیارە ئامارەکان بە شێوەیەکی نافەرمی بەدەستمانەگاتەوە کە ڕێژەیەکی بەرچاویان لە سەر سنووری بیلاڕوسیا بۆ پۆڵەنداوە بۆ لیتوانیا و لاتڤیان و زیاتر لە 1200 کەسێکی خۆیان گەیانەوە بە ناو وڵاتی پۆڵەندا و ڕێژێکی بەرچاویش لە چەند مانجی ڕابردوو توانیان خۆیان دەرباز بکەن بەرە وڵاتانی ئەوروپا ئەوەی هەیە ئەگوزارێ لە ئێستا ڕێژەی زیاتر لە 2000 کەسێکمان هەیە لەو سنوورە کە بە لە 170 بۆ 80 کە ئەمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بەداخەوە لە ڕەوش و بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە ژیان ئەگوزارێنن و سێ حاڵەتی شتۆمار کراوە بە گیان لە دەستدان هەر لەو سنوورە کە کۆچبەر بوونە بەداخەوە بەدەر لەوە ئەوەی کە هەیە نزیکی 25 کەسێکمان هەیە کە لە ڕێگەی جۆراوجۆل لە ڕێگەی وشکانی و هاوکات لە ڕێگەی دەریایی لە 11 مانگی ڕابردووی ئەم ساڵە لە ڕێگەی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی سنووری تورکیا بۆ یۆنان و لە دەریای ئیجا گیانیان لە دەستداوە. دە کەسیان تەرمی بوونی هەبووە ئەو دە کەسیان لەلایەن دەستگای لوتکەوە تەرمەکانیان گەڕاندراوەتەوە بۆ کەس و کار و خانەوادەکانیان و ئەوانەشی کە بێسەر و شوێنن مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە و ڕەوانەی شوێنی ڕووداوەکان و لایەنە پەیوەندیدارەکان کراوە بۆ ئەوەی کە چارەنووسیان دیاریکەین بۆ کەس و کارەکانیان. باشە بەس کاگاری سەبارەت بە ماوەڵەی پۆڵەندا بیلاڕوسیا وەندەی کێوە متابعی دۆخەتەکە ناگەدارن بۆچی ئەو مامەڵێکی خراپ لەگەڵ کۆچبەران دەکەن و هیچ ئەمەلێکی شەیە کە سنوورەکان بکرێنەوە چکە ئێستا ئەوان لە بارودۆخێکی خراپدان؟ بەداخەوە هیچ یەک لەو هەواڵانەی کە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا هەتا لەسەر ئاسی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانیش دڵخۆشکرد نین بۆ ئەو پۆلە کۆچبەری لە ئێستاە لە سنووری بیلاڕوسیا بۆ پۆڵەندان. دیارە یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی فشارەکات لەسەر وڵاتی بیلاڕوسیا بۆی کە و کۆچبەرانە بە هیچ شێوەیەک تێپەڕ نەبنووە نەچنە ناو خاکی پۆڵەندا و نەگەن بە وڵاتانی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی و لەلایەکی دیکەشەوە لەلایەن وڵاتی بیلاڕوسیاوە دیارە بە شێوەیەکی بەربڵاو لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو چەند مانگی ڕابردوو فیزەی گەشتیاری داوە بەم هاوڵاتیانە و سوورزانیوێتی کە ئەمانە بە شێوەیەکی نایاسایی سنووری ئەو وڵاتە تێپەڕەکەن و بەرەو پۆڵەندا و خاکی یەکێتی ئەوروپا ڕۆن بەڵام وەکو کارتێکی فشار بۆ سەر یەکێتی ئەوروپا دیارە کۆچبەر بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بەکارێنن. دیارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش نازانم ئەوەی کە من متابعەم کرد بێ بەڕاستی هەواڵەکان هیچی دڵخۆشکرد نییە. ئەو کۆچبەرانە کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خوازیار بێ بگەڕێنەوە ئەمانە هەمووی تایەتی خاونی فرۆشتووە ئۆتۆمبیلی فرۆشتووە و پارەی قەرز کردووە و ناکرێت بە تەنها کار ئاسانی بۆ بکرێت بۆ گەڕانەوەی ئەگەر کار ئاسانی بێ بۆ گەڕانەوەی ئەوە دەستگای لوتکەش بە دڵنیاییەوە توانێت هاوکار و هەمانگیان بێ بۆ گەڕانەوەیان بەڵام ئەوەیە کە پێویست ئەکا کاتێکم کۆچبەرانە بیان گەڕێنەوە پێویست ئەکا کە هاوکاری مادی بکرێن و قەرەبوو بکرێنەوە کە ئەو زیانی لیان کەوتۆ لە کاتی کۆچی نایاساییە بۆیان قەرەبوو بکرێنەوە. بەڵێ دەگەڕێم وڵات کاگاری سەبار دوای نوێنەراتەکانی حکوومەت هێرێمچیان کردووەوە چی بۆ کۆچبەران دەکەن دەگەڕێم وڵات کاکدەچین لای کاک محەممەد کە لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەنداوە لەگەڵمانە. کاک محەممەد سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر پێمان بڵێ ئێستا بارودۆخەکە چۆنە چکەمڕۆ وا بڵاوکراوێت کە مناڵێکیش هەر لەو سنوورەکە خەڵکی باشووری کوردستانە گیانی لەدەستداوە؟
بەڵێ سڵاو لێ ئێوەش بەڵێ ئێستا لە سنووری پۆڵنداین بەڕاستی لە بارودۆخێکی زۆر خراپداین بەڵێ ڕاستە ئەمڕۆ منداڵی گیاین لە دەستدا لە حاڵیان لەکن ئێمە نەبوو بەڵام تقریبان 100 مترێک لە ئێمەوە دوور بوو بەڵام ئێستا حالیان منداڵێکی 6 ساڵیش بارودۆخی تێک چوو ویستیان بیبن بۆ نەخۆشخانە باوکی دەستی لە بیبا بۆ نەخۆشخانە بەڵام بەداخەوە پۆلیسی بیلاڕوسیا ڕێگری لێک تەنها مناڵەکەی بردو باوکی مناڵەکان گێڕاوە ڕێگان نەدا باوکی مناڵەکە لەگە مناڵەکە بڕوا بەرەو نەخۆشخانە بەڵێ ئەی خۆراک و خواردن و ئەوانە چۆن هاتووە هیچ سێرەخراوێکی مافی مرۆڤ هاتووە نەخێرە تا ئێستا هیچ ڕێکخراوێک نهاتووە جار ڕێکخراوێ لە بیلاڕوسیاویش بەو شێوەیە نییە ئەی چۆن خواردن و خواردنەوە بەو کۆچبەرانە دەگات بوراگە پرسیارەکە دووبارەکەیە ئەی چۆن خواردن دابین دەکرێت و ئاو بۆ کۆچبەرانە کە ئێستا لەو سنوورن ئەو ڕێستە باشی ناگەن بەڵێ مەبەستمەوە بوو کە لە ڕووی خواردن و لە ڕووی ئاوەوە چۆن بۆ کۆچبەرانە دابین دەکرێت وەڵی نازانم ڕێکخراوێکی بیلاڕوسی دەیە ئاو خواردن دێ بەڵام بەو شێوەی نیە ئەوەکەی غازاتی هەیە لەگەڵ جستەی ئێمە ناگونجێ ناتوانین بەکاری بێنین ئەو ئاوە سوێرە ئەو ئاوە غازات باش ئەی تا ئێستا ڕێگە نەدراوە بە هیچ کۆچبەرێک بپەڕێتەوە بۆ پۆڵەندا بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن تا ئێستا نەخێرە وڵاتە ئێستا ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە هێزێکی زۆری پۆڵندی لەو سنوورە جێگیر کراوە دایمە هەنی ناوە فڕۆکە سەرمانەوە دەسوڕێتەوە هێزێکی پۆلیس و هێزێکی کۆماندۆش لەو سنوورە جێگیر کراوە باشە بە زەوانەی کە لەوێن زۆربیان خەڵکی باشووری کوردستانن یاخود بڵێن زۆرنی هەرە زۆری بەراورد بە شوێنەکانی دیکە بەڵێ وەڵا بەش زۆری خەڵکی باشووری کوردستان بڵێ ینی سەدا 90 خەڵکی باشووری کوردستانە باشە ئەی سەبارەت بەوەی کە ئێستا حکوومەت باسی لەوە کردووە لەگەڵ عێراق ئەگەر بگەڕێنەوە ئامادەن ئەوانەی کە خۆیان دایانەوێت بگەڕێنەوە بیان گەڕێنەوە هیچ کۆچبەرێک ئەوەندەی کە پرسیارەکە دەگەڕێتەوە نەخێر هیچ کۆچبەرێک ناگەڕێتەوە هیچ کەس ئامادە نیە بگەڕێت باشە بەس سەبارەت بە کۆچ بۆچی خەڵک کۆچی کردووە چکە هەندێک وا لە لێدوانی دەسەڵاتداران دەخوێنرێتەوە کە خەڵک کێشێکی ئۆتۆی نەبووە کە ڕۆیشتووە بۆ نمونە یاخود دەڵێن بەغدا بوجەکەی بڕیوە یان پەکەکە لە ناوچە سنووریەکانە یان خەڵکانی لە تۆڕە کۆمەڵاتەکانی خەڵکدا بۆی کە بڕۆن بۆ ئەوروپا بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای کاک محەممەد دیارە پەیوەندێکی لەگەڵ کاک محەممەد نەما بەڵێ کاک محەممەد بەڵێ سەبارەت بەوەی کە هۆکاریکردنیەوە بۆ دەرەوە چونکە ئێستا لێرە ئەمڕۆ تەبێژی حکوومەت قسەی کرد بەرپرسی فێرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە باس لەوە دەکرێت کە لە هەرێم هەلی کار ڕەخساوە بۆچی کۆستان کردو یاخودەوە زۆرنیان بۆ لەوێن ینی هاوڕێکیان ئەوانە 1 ساڵە درۆی بۆ خەڵکەکەن ینی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی پرسانی سەر بۆ دەسەڵاتەیە سەر بۆ عیزبانەیە کە بۆ خەڵکی دەچەوسێنەوە نەوەڵای برامەمە لە ناچاریان ڕامان کرد لە دەست ئەو زوو جەردانەی کە حکوومەت بەڕێوە دەبێت ئێمە لە خۆشی خۆمان ڕامە نەچوونێتە دەرەوە وڵاتمان جێنێشتووە وڵای ئێستا پێم خۆشە لە ناو خزم و کەسوکاری خۆمدا بەم بە ئارامی ژیامم بەڵام ژیانم نەمابوو ژیانم لە مەترسی بوو بۆ ئێمە کۆچمان کردووە هەر یەکێک لێم کێشەمانەتێکی هەبووە لەگەڵ حکوومەت و لەگەڵ لایانی دەسەڵات کێشەی بە دروست کردووە ڕۆژانە هەزاران هەڕەشە و گوڕەشەی لێ کردووە بۆیە ناچار بۆ وڵات جێبێنە باشە سەبارەت بە بڵین ئەوەی کە ئەگەر حکوومەت یاخود شاندی پەرلەمان بێت وا بەریار بوو بێت چۆن مامەڵی گەڵا دەکەن یاخود دەبێت چی بکرێ بۆ ئێوە وڵایی ئەمە ڕاستی ئێرەکانە کوردستان نیە قسەی بریقەدار نایخوا لێرە ئەگەر بێت و بێنە ئێرەکانە سوێن بانخوا دۆ شاختڕێنیان دەکەین بۆیان نییە لێ بێن قسەی بریقەدار بکەن قبولمان نییە
باڵێ کاک محەممەد ئەگە دەرفەت هەبێ لەگەڵمان بمێنی و دواتە دەگەڕین و لا هەندێک خەڵکشمان بۆ ئەگەر دەرفەت هەبێ سوپاس دەکەین مامۆستا بڕوان سپارەت بۆی کە خەڵک چاوەڕێ و دەکەن ئەمڕۆ حکوومەت کۆمەڵێک بڕیار بدا دەبوو چ بڕیارێکی دابایە ئێمە بینمان گوتیان حکوومەت کۆ بۆ تۆ پارێزگارەکان بەسەر پرژێزی ناخۆ بەسیزی بڕیارێک تێن نەبوو نەدە بڕیارێکدا لەبارەی هەبی کار لەبارەی شەفافکردنی داهاتەکان بەڵێ لەڕاستیدا حکومت لە من و لەو کەسانش کە چاودێری دۆخەکەکان باشتر ئاگاداری کێشە مەشاکیلەکان هەیە و دەزانێت گرفتی سەرەکی لە وڵاتە چییە و دەیزانێت خەڵکی بۆچی ئەم وڵاتە جێدەیاڵن بەڵام حکومت بۆ خۆی نەویستێتی نە ئیرادەیەکی بەهێز هەبووە و حکومت هیچ پلانێک و بەرنامەیەکی تۆکمە و جێگیری نەبووە کە میکانیزمێکی باش بدۆزێتەوە بۆی گرفتەکان چارەسەرکە ئەمەی کەبین ئێستا لە ڕاستیدا کۆکراوەی چەندین ساڵی فەرمانڕەوای حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو تەنگەژانەی کە ڕۆژ بە ڕۆژ قەیران زیادی کرد تەنگەژە زیادی کرد کێشە مەشاکیل زیادی کرد هەتا گەشتە ئەوەی کە ئێستا لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ چارەیەکی پێنەماوە دێت کۆمەڵەیەک بیانوو کە وەکوتم هیچ کەسێک قەنەعەتی پێ ناکات کۆمەڵە بیانوی دێنێتەوە بۆی کە باز لەوەکە کە ئەمە هۆکاری کۆچکردنی خەڵکی کوردستانە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە خەوی غافڵگیر دەیەوێت خەبەری بێتەوە ئەگەر دەیەوێت خەوتووە بە دڵنیاییەوە خەوتووە هەموو دنیا ئاگای لە دۆخی ئەو کۆچبەرانە هەیە کە لە لەو سنوورانە لە چ دۆخ و ناڕەحەتێک دادەن کاک محەممەد سیخۆ کۆمەڵە قسەی کرد لە ڕاستیدا ئینسان مشترکە بە لەشی دادێ وەکو ئەو دەڵێ هیچ کەسێک حەزی لەوە نییە لەو ژیانە بژی کە ئێستا ئەوانی تێدان لە دۆخێکی ئاوانە هەموار و نالەبارە ژیان بگوزارێنن بەڵام کۆمەڵە ئەسبابی زۆر بێئیشی لە ڕاستیدا هەژاری کێشەی کۆمەڵایەتی هەڕەشەکردن نەبوونی ئازادی لە ڕاستیدا نەبوونی دادگەری لەسەر و هەموو شتێکەوە وە سەروەر نەبوونی یاسا لە وڵاتە ئەمانە کۆمەڵە هۆکارگەرێکن کەوای کردووە ئەو خەڵکی کە ئێستا لە بیلاڕوسیا و لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا و ئەوانەشی کۆچیان کردووە و ئەوانەشی کە بەرنامەیان داناوە کۆچ بکەن ئەمانە گەیشتەوە قەنعاتە کە ئەم هەموو نادادی و نایاسایی و ناشەفافی کە لەم وڵاتە لەم هەرێما هەیە وای کردووە خەڵک ماڵ و حاڵی خۆی بفرۆشێ یعنی هیچ منطق نییە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە بە ڕەنگە بە 25 بە 30 ساڵ بە کولە مەرگی و تۆمبیلە یا خانوویەکی بنیاد نابێ یا زەویەکی کڕی بێت لە ئێستا بێت بیر لە فرۆشتنی بکاتەوە و بۆ ئەوەی ڕێینە هات و نەهات بگرێتە بەر و لەم هەرێما خۆی نەچات بە ئەبوایە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ دابنیش نایابیریان لەوە کردایەتەوە شەرمەزاریە بۆ دەسەڵات و فەرمانڕەوایی حکوومەتی هەرێمی کوردستان ژیانی کۆچبەرەکان لەو سنوورانە بۆ شێوازەیە کە ئەوانش لێرەوە دانیشتون کۆمەڵێک بەهانە و بیانووی جۆراجۆر و سیر باسەکەن کە ئەسلی مۆزوعەکە نییە و خۆلادانە لە ڕاستیدا خۆگێلکردنە لە بابەتەکە دواتەگەرم و لای بەرز دەبوو چ بریارێکیاندا بە کاگاری بگەڕێم و لای بەرز سەبارەت بە مامەڵی حکوومەتی هەرێم بڵین چۆنە لەگەڵ نوێنەرایەتەکان لە دەرەوە بۆ پەنابەران هیچی کراوە یاخود وەزیری دەرەوەی عێراق کە کووردە لە ڕێی سەفارەتی عێراقیەوە هیچ کراوە بۆ کۆچبەرانلانی کەم پێشێلکاریان بەرامبەر نەکرێ ئەگەرەوەی لە پرسیارەکەی بەڕێزت تێگەشت بێتم چکە دەنگ زۆر بە واضحی نەهات لە کۆتاییە هات پێم وایە باست لە مامەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کرد چۆنە لەگەڵ کۆچبەرانە دیارە ئەمان هیچ هەنگاوێکیان نەناوە ئێمە لە 2 بۆ 3 هەفتەی ڕابردوو دیارە وەکو دەستگای لوتکە وەکو زەنگێکی مەترسیدار و وەکو دەنگێکی ناڕەزایی ئەو کۆمەڵە کۆچبەرەی لە سنووری بیلاڕوسیان و هاوکات بە کۆی گشتی و کۆچبەرانی کە ڕوو لە وڵاتانی ئەوروپاکەن و عێراق و هەرێمی کوردستان بەجێهێڵن ئێمە یاداشتێکی ناڕەزاییمان ئاراسی حکوومەتی عێراقی و هاوکات وەزارەتی کۆچ و کۆچبەران و هەروەها وەزارەتی دەرەوە کرد و تیا داوامان کرد کە ئێمە ستافێکی خۆمان بە خۆبەخشیە ڕاتە شوێنی ئەو کۆچبەرانی کە لێتی لەسەر سنوور و ئەوانی کە ئارەزوومەندن داوایان لە ئێمە کردووە لە ماوەی ڕابردوو پێش ئەوەی کەم لێشاوە دەست پێ بکات بڵێن لە 48 کاتژمێرە ڕابردووە هاوکار و هەماهەنگیان بین لە گەڕانەوەیان حکوومەتی عێراقی تەنها جواز مروری کاتیان بۆ دەربکا بۆ پێی کە زۆرێک لەو کۆچبەرانە جوازەکانیان لەدەست داوە و یا با بڵێن لەلایەن ئەو گروپ و باندانە یا لەلایەن
پۆلیسی سەرسنوور جیاوازەکانیان لێسەندراوە یا فیزەکانیان بەسەر چووە بۆ گەڕانەوەیان بەڵام هەتاوەکو ئێستا هیچ وەڵامێکی ئەو تۆیان نایەوەتەوە و بە شێوەیەکی گشتیش لای هەموو لایەگەڕون و ئاشکرایان لە ماوەی بۆ 11 ساڵی ڕابردوو جگەل لە دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوەڕ و پەنابەران کە بەردەوام وەکو واجب و وەکو ئەرکێکی سەرەکی سەرشانی خۆماندامان نابوو و کۆمەڵێک لەو هەواڵانەمان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی خۆبەخش هاوکاری سەرجەم کۆچبەران بووین لە کاتی ناڕەحەتیەکان بە تایبەتی لە گرتوخان و دەست بەسەرەکان کە هاوکاریان بووین لە ئازادکردنیان و هاوکات ئەوانەی کە کەوتبوونە وڵاتی سووریا کەوتبوونە میسر هاوکاریان بووینە لە گەڕانەوەیان بە سەلامەتی بۆ ناو کەسوکارەکانیان جگەر لەوە زیاتر لە 230 تەرمان بوونی هەبووە کە لە ڕووداوی جیاجیا لە ماوەی ساڵانی ڕابردوو هەل لە دەریای ڕەژ و دەریای ئیجە دەریای ئایۆن و دەریای سپیناوە ڕاست کە بوون بەداخەوە بوون بە قوربانی گیانیان لە دەزابوو ئێمە لێ نەگەڕین تەرمەکانیان لەوێ بە خاک بسپێرێت تەرمەکانیمان بۆ کەسوکارەکانیان هێناوەتەوە بەبێت جیاوازی لە زاخۆ هەتا بەسڕاکاری لەسەر کراوە ڕادەسی کەسوکارەکانیان کراوە و لێرە لە نزیک خۆیان بە خاک سپێردراوە بەدەر لەوەش سەبارەت بەم کۆچبەرانی کە لە ئێستا لە بیلاڕووسیان دیارە وەکو باسم کرد ئێمە یاداشتێکی ناڕزایمان ئاڕاستی حکوومەتی عراقی کردو بەڵام وەڵام نەبووە و ئێمە لە دوێنێەوە جارێکی دیکە هەوڵ ئەدەین لە ڕێگەی ڕووسەکانەوە و لە ڕێگەی ئەوانیان کە ماون لە بەغداد ئێمە بە هاوکاری سەرمایەدارێک خێرخوازێکی شاری سلێمانی بتوانین کۆمەک و هاوکاری بگەین لە دەستیان بەڵام پێویستمان بەوەیە کە نووسراوێکی فەرمیمان پێبێت بۆی کە ڕێگر نەبن لەو تیمەی کە ڕەوانی بیلاڕووسیاکەین و خواردن و کەلوپەل و پێداویستیەوەی کە پێویستکە بۆ جەنگەڵە بۆ ناو ئەو دارستانە بۆ کۆچبەرانە بۆیان بەرین و بەدەر لەمەش ئێمە یەکێتی ئەوروپا و حکوومەتی پۆڵەندا بە بەرپرس ئەزانین لە پێش هەمبیانەوە وڵاتی بیلاڕووسیا لە بەرەوەی ئەوان فیزەکانیان پێداون بە بەرپرسیان ئەزانین لە ژیان و چارەنووسی سەرجەم ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لەو سنوورن و ئەبێ وەڵام بە خواستەکانیان بدرێتەوە وەڵام بە داواکاریەکانیان بدرێتەوە ڕێگەیان پێ بدرێت داخلی وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا بن چکە ڕێژەکان ئەوەندە زۆر نییە کە وڵاتانی ئەوروپا نەتوانن چارەسەری کێشە و گیر و گرفتەکانیان بکەن تەحویلی ئەو وڵاتانیان بکەن. بەڵێ ئەگەر دوو پرسیاری تر بە کورتی دوای جەنابەت سوپاس دەکەین سەبارەت بە ینی پێ دوایە بە زۆر ئەو پەنابەرانە بگەڕێنەوە یاخود ناتوانن ئەم کارە بکەن چارەسەرکارەوەی سنوورەکە بکرێتەوە؟ چارەسەری ئەوەڵ و کۆتایی ئەوەیە کە ئیلا بێ دەواازەکان بکرێتەوە کۆچبەرانە خۆیان بگەێنن بە خاکی یەکێتی ئەوروپا مانەوەیان لەو جەنگەڵایە کارەساتی مرۆیی و زۆر گەورەی لێکەوێتەوە و ئەو پەڕی 48 ساعات یا 24 ساعات یا 72 ساعتی دیکە توانیان تەحملی ئەو بارودۆخە سەرما و سۆڵێ بکەن و برسێتی بچێژن دیارە خەڵکی بە تەمەنی تایە و مناڵی تایە و ئافرەتی تایە تەحملی ئەو بارودۆخە ناکەن وەکوتم وڵاتان یەکێتی ئەوروپا بەرپرسن لە ژیان و چارەنووسی ئەو کۆمەڵە کۆچبەری کە لێسا لەو سنوورە گیریان خواردووە و گەڕانەوەشیان بە شێوەی زۆرە ملێ بۆ هەرێمی کوردستان و عێراق ئێمە وەکو دەستگای لوتکە چۆن لە ڕابردوو ئیدانەمان کردوون زۆرجار فڕۆکەخانەکانمان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا گرتووە لیان و لێرەش لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە عێراق بە هەمان شێوە ئیدانەی ئەەکەین و ڕێگە نادەین هەوڵی ئەوە بن حکوومەتی عراقی کە ئەمانە بە شێوەی بە دوور لە خواستی خۆیان بیان گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لە حاڵەتێکە ئێمە وەکو دەستگای لوتکە وەکو لایەنێکی پەیوەندیدار قەناعەت ئەەکەین بەوە کە ئەمانە قەرەبوو بکرێنەوە بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان نەک ئەوەی کە ئەو بڕەپارانی کە بەداخەوە وەکو لە ڕاگەیانەکان بیستمانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عراق تەرخانی کردو بۆ ئەو بابەتانە خۆ بەس بەشی لیژنەکە کات کە ڕات لەوێت چەند شەوێک لە وتێ لە 5 ئەستێرەکان لە بیلاڕووسیا ئەمێننەوە یعنی ئەو کۆچبەرانە چیان بۆکەن ئەیانێ لێ سواری تایاران کەن و بیان هێنەوە بۆ ئێرەکە لە کاتێکا ماڵی فرۆشتووە خانووی فرۆشتووە ئۆتۆمبیلی فرۆشتووە چۆن ئەکرێت یعنی تۆ بێنیتەوە بە چ شێوازێت تۆ تێکەڵی کۆمەلگایەکەیتەوە لێرە بۆیە داواکارین لە حاڵەتێکە ئەگەر هەرزەخت و فشار هەبوو بۆ گەڕانەوەی ئەمانە دەستگای کۆچی نێودەوڵەتی و هاوکاری UN و ڕێکخراوەکانی پەنابەری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێگە نەدەن بە شێوەی زۆرم لێ هیچ کۆچبەرێک بۆ هەرێمی کوردستان و عێراق بگەڕێنەوە. بەڵێ زۆر بە کورتی کاگاری کاتنەوە سەبارەت بە بڵێن جگەر لە یۆناان بڵێن جگەر لە بیلاڕووسی ئێستا لە یۆناان و لە دارستانەکانی فەڕەنسا کۆچبەرێکی زۆری کورت هەیە بە کورتی وێ سپاس دەکەم.
بەڵە بە دڵنیایەوە لە سەرجەم وڵاتانی بەڵقان و لە تورکیا کۆچبەرێکی زۆر هەیە لە ئێستاە کە دەیان هزار کەسن کەمانە نەگەشتونە بە وڵاتانی ئەوروپا بە تەواوەتی بڵێن داوانامی مافی پەنابەری پێشکەش بکەن و بە شێوەیەکی ئامار لەلایەن وڵاتانەوە ڕابگەیەندرێت. بەڵێ سوپاس دەکەم کاک یاری جێلال بەرپرسی دەستگای لوتکە بۆ کاروباری پەنامانە کرە سلێمانی لەگەڵمان بووی سوپاسی جەنابەت دەکەین بۆ بەشداری لە بەرنامەکەمان زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز کۆمەڵی گلێدوانی ژمارەی کۆچبەر دەبین لە بیلاڕوسیا دواتر دەگەڕێنەوە لای میوانەکەمان. ئەگەر دەتوانن یارمەتیمان بدەن لێرە ئەو حاڵ و گوزەرانمانە بەم سەرمایە بوونێتە قوربانی ضحیەی هەم پۆڵەندا هەم بەلاڕوسیا لە سژنێکین بەس ئاسمانمان پێوە دیارە هیچ شتێک نییە بۆمان بکەن سەرمایە مناڵ بچووکمان پێەیە ئەگەر بتوان یارمەتیمان بدەن ناتوانین بگەڕینەوە بە بەلاڕوسیا بە تەماشنیمان بگەڕینەوە ئەگەر هەوڵێکمان بۆ بدەن پۆڵەندا مەجالمان بدا بڕۆین دەرچین لێرە مەمنونە بین زۆر سەرمایە نەخێمەمان هەیە هەر بەڕاستیش زۆر سەردا مناڵ بچووک هەر من نیم عایلەی زۆرە مەمنونە بینە هەرچ لە بتوانێت یارمەتیمان بدەن. ئێمە هاوڵاتێکی زۆری لەسەر لەم سنوورە کۆیان کردینەتەوە هەمومان عایلین و مناڵی وردو لە خۆشمان پێەیە یەکێک لەو عایلانە خۆمم کە مناڵێکی کەمەندام بێ کە بەڕاستی ئەوە مناڵەکەیە لە بەرچاوتانە ئەو وەزعەکەمانە کە ئێوە هەمووتان ئەزانن هیوادارمە ڕێکخراوە مەدەنیەکانی شوکارمان بۆ بکەن و بەڕێمانکەن ئێمە بۆچی ببینە قوربانی لە بینی پۆڵەندا و بیلاڕوسیا یان ئێمە تاوانمان چی ئێمە بە دوای ژیانێکی هاتوین ژیانێکی خۆش بۆ مناڵەکانمان دابینکەین نەک بەو شێوەیە کە ئێمە لێرە عەزاب بدرێن و لەبەر سەرمان ڕەخبینەوە بەڕاستی ئەو وەزع ئێمە تیانەوە ئێمە تا حەدێکا کە پیا و ژنەکانمان ناتوانین بەس بەڵام مناڵەکانمان ناتوانن مناڵی 5 ماڵمان پێ مناڵی 6 ماڵمان پێ تەنانەت مناڵم پێ ئەوە شێوەکەیەتی بۆ تەواڵێتێک ئەبێ 2 ساعات بە پێ بڕین تا لە شوێنێکا تەواڵەتی بگەین و بێنینەوە چکەمەوە کەسێکی ئاسایی نیە بۆیە داواکارم ئینشاءڵڵا لە مافی مرۆڤ لە هەموو منەظەمە خێرخوازیەکان بەهانای ئەم خەڵکەوە بێن و بتوان شتێکمان بۆ بکەن. کۆمەڵە گەنجێکین لە وڵاتەکەی خۆمانە لەبەر نادادی و نەعەدالەتی هەڵاتوین و هاتوینەتە ئێستا لەم سنوورەین لە سنووری پۆڵەندا بیلاڕوسیا و وڵاتی خۆمان سوودی لە هێز و توانای ئێمە وەرنەگرتووە تا ئەم دەقەیەش هاتوین هێز و توانای خۆمان پیشانی وڵاتانی ئەوروپا بین کە پێیان بڵێن ئێمە گەرە شێوێن نین ئێمە هاتوین وڵاتەکەی ئێمە سوودی لە توانای ئێمە وەرنەگرتووە توانای خۆمان و هێزی خۆمان پیشانی ئێوە بین و هاوکاری ئێوە بین وەکو خزمەت بە وڵاتەکەی ئێوانە بەڵام لێرەدا ئێستا پۆڵەندا ڕێگرە لێمان کە بچینە ئەو دیوەوە و شوێنەکەمان شوێنێکی باش نییە سەرما و سۆڵەیە نەبوونی خواردن و ئاو خەریکە وامان لێ بێت کە زۆربەی پەنابەرەکان لێرە نەخۆش بکەون و مناڵەکان هەمووی داد و بێدادیانە جا هیوادارم لە یەکێتی ئەوروپا کە بتوانێت ئاوڕێکمان لێباتەوە و لەم نەهامەتیە ڕزگارمان بکات. من کە ناوم ژیل محەممەد عەلیە تەمەنم 24 ساڵە داینشو شاری سلێمانیم بەمەبەستە ڕوونکردێتە وڵاتی بێلاڕۆس بۆ ئەوەی کە بتوانم خۆم گێنم بە وڵاتی ئەڵمانیا بێ وڵاتی بەریتانیا بێ بۆ ئەوەی بتوانم ژیان و ماف و تەندروستی خۆم دابیکەم لە وڵاتەیە لە وڵاتەکەی منە نە مافەیە نە ژیان هەیە نە حەقەیە نەویژدان هەیە هیچ شتێک لە وڵاتەیە نییە تەنها مجرد ئەوەیە کە ئەو خەڵکە چەوسێنانێ داوا لەو گەنجانە ئەکەم بە پێی توانای خۆیان بە پێی هاوکاری چواردەورەکەیان بێنە ئەم وڵاتانەوە ئێمە هیچمان گێرە شێوێن نین ئەمانەیە سنوورەکانی پۆڵەندا بە ئارامی و زۆر بە شێوەیەکی باش تێپەڕێنیم هەر کەسە بەرە شوێنی دیاریکرای خۆی بڕوات. من ناوم ئاریانە 25 ساڵم و خەڵکی هەڵەبجەم لە کوردستان دوایەوەی کە خوێندنم تەواو کرد نەمتوانی ژیانی خۆم دەستەبەر بکەم و بەو نیازەوە ئەو ڕێگایم گرتووەتە بەر کە لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکاندا دابنیشم و درێژە بە خوێندەکەم بدەم و ژیانم دەستەبەر بێ و بژیم بەڵام لێرەدا ئێمە لەگەڵ هاوڵەکانم بووینەتە قوربانی نێوان وڵاتی پۆڵەندا و بیلاڕوس کە ئەوان کێشیان لە نێوان خۆیاندا هەیە بەڵام ئێمە لێرە بووینەتە قوربانی بەو نیازە هاتوین کە ئێمە گێرە شێوێنین بۆ نیازە هاتوین کە هەرێکەمان بە وڵاتێکی ئەوروپی بگەین و ژیانێک دەستەبەر بکەین ئەوەی ئێمەمانەوێ ئاشتیە دڵخۆشیە باشیە بەڵام لێرە ئەو کێشەی کە هەمانە لەگەڵ پۆلیسە پۆڵەندیەکانە ئەوەیە کە نایەڵن تەلەکە ببڕین داخڵی ئەوروپا بین و یەکێتی ئەوروپا بین بۆ هۆیەوە کە هەوڵمانداوە تەلەکە ببڕین چەند جارێک ئازار دراوین تەلێکی دڕکاوی گەورەیان داناوە یەک دوو جار لە یەک دوو شوێنیاوە تەلەکەمان بڕیەوە بەڵام ڕێگریکی زۆر کراوە هەڕەشەیەکی زۆر کراوە تەقە کراوە بە سەرمانە ئێمە حەقی ئەومان نییە کە بەم جۆرە
دش بە یاسایە مامەڵەمان لەگەڵ بکەن ئەوەیکی ئێمە ئێمانەوێ ئەوەیە کە بە ئارامی بە ناو وڵاتی پۆڵەندا تێپەڕ ببین و بگەنێ نەمسا یاخود ئەڵمانیا یاخود هەر وڵاتێکی دی ئەوروپا ئێستاش بە هەر شوێنێکە ئەتوانێ هاوکاریمان بکە داوای هاوکاری ئەەکەین لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە UN لە جارێکتر سڵاوتان لەبێت مامۆستا بەڕخسەت دەچین وڵای کاک محەممەد ئەگەر جەنابەت قسەیەکت ما بێ لەسەر بارودۆختن ئەگەر بتوانی 5 دقەیەکیش ئەو خەڵکی کە لەوێ ئەگەر قسەیان هەبێ فەرموو کاک محەممەد. کاک محەممەد وەڵا سەوتت نییە ئەگەر ئەو گرفتەمان بۆ چاکەی کاک محەممەد کاک محەممەد بزانین مایک سەوتەکەت نەگرتوتەوە لای خۆت بەڵێ تا کاک محەممەد ئامادەی مامۆستا سەبارەت بەوەی کە پێ دوایە بە حکوومەت چ بڕیارێکی دابێ ئەمڕۆ لە بریەوەی کە خۆیان بدزنەوە لە هۆکارانی کە بوونەتەوە کاری شکستی گەنجان دەبێت چ بڕیارێکیان دابێت وەڵا وایە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەستی بەوە کردایە کە ئەوەی ئێستا ڕوئەدا لە ڕاستیدا زەنگێکی شەرمەزاری و شەرمهێنا بۆ دەسەڵاتی کوردی بۆ فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان کە ژیان و گوزەرانی خەڵک بۆ شێوازەیە چونکە لە ساڵانی ڕابردووە ئەم دەسەڵاتی کە ئێستا دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی پێوترێت زۆر باسی مافی مرۆڤ و باسی هەلی کار و نەهێشتنی هەژاری ئارامی و سەربوونی یاسا و دادی کۆمەڵایەتی و ئەمانە زۆر کراوە هەموو ئەموشانە ئەوەندە بە گوێی وڵاتانی دەوروبەر و ئەو وڵاتانەی کە نوێنەرایەتیان لێرە بووە دراوە بە گوێیانە لە ڕاستیا گویان پڕ بووە بۆیە لە ڕاستیدا ئێستا دەبواە ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە پێش هەموو شتێک لە بەیاننامەیەکە داوای لێوردنیان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردایە و ئەمە زەنگێکی شەرمهێن و شەرمەزاریەوە دەگەڕێم وڵات کاک محەممەد فەرمووەگەر جەناب قسێکت ماوێت لەبارەی بارودۆخەکە کۆمەڵێک کۆچبەریشمان بە وەرگری 5 دقەیەک سوپاس دەکەین ئەگەر خەڵکە بێ قسە بکات بەسەر چاو ئێستا لە دوانی ئەو کۆچبەران وەرگێستا حالیان فڕۆکەی بیلاڕوسیا بەسەر ئێمەدا فڕۆکەی پۆڵەندا بەسەر ئێمەدا دەسوڕێتەوە ئێستا چەند لە دوانێکشتا بۆ وەردەگرم لەو کۆچبەرانە ئەگەر هاوکارم کاک سوارە ڕووناکیم بۆ بگوازێتەوە کاکە سڵاوتان لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە کەناڵی ئاسمانی پەیامەوە باشی کاکە داواکاری ئێوە چییە کەمە قسە دەکەم دەوڵەتێت ئەوروپی تحالف بين بو عرض وحياله بو علاج بري بدرفه فانا كاتينا انه بين دو حدود روسيا وسنوري بولندا بله وهم يجي خرعوا لنا وبشي يكون ضال الجلمه وانسان بن عامر الجلمه وسقط الشلوكور الجلمه وضعنا قالك انا باشا وما زيتن جريدات كبير زۆر باشە حکوومەتی هەرێم داوا دەکا خەڵک گەڕێتەوە وڵاتی خۆی ئەوە داواکارتان چییە لەو گارێ هەرێمێ بلا بێهیوی بتنن أنا كسر جزيرة ناظرة هكا ما بيا بعض الويري بين أم بردي تاتي ما نفت الويري بين أي فهم بابا هش من طالع ما من هش عيالة خواتي نادين هكا هر هش من طالت من الفيريج بمرن من دلفي أخي كما تقولي را نل أخو كردستان كما تقولي را وهاريكش ما كورك جيكا دليل هاي وهاريكش ما جيش برنا خوشياتياتي وافقا كياتي فيريجي نا إنسان تفقيرن همیا پنجش دفتر صارف کردن تاتی نویره خواندید خود فروتین صارف خود فروتین ما نان نوید ما آف نویدن بس ما عدالت بتن ما انسانیت بتن اگر حکمت ما دست خود زیر ما دا اینا با خاری کش ما نتاده بیره اگر حکمت هری میتاوی خدا با شبابا با عائله و با خلق خوب کس نتاده بیره کش ما نویدن ولات خوب بیدتن بس والمکر تعداری المکر زوری المکرن زی بخیل مکرن والمکر كردستان بردلي مع راشكر وهم قصة ولطي تورقيب كاين وهم بيخود جبهي لنبي برلمان نجي كيف يكينا على أساس بيتي ركانا قصية واتشي بوليجنية تسودي كده بوليجنية كبيرة بالزحمة أخونا بان
أنا بلا نينا بريتش زحمة بلا نبن خودتي بتديت مرة قوه دفتر الدولاري هاش بري حتى كردستان يجي البرمي بخور نسبة منه عائلة من الرئيس كان از ناظر رمنا بقرم دست خوش به دست خوش به دست خوش باڵە کاک محەوەت بەردەوام بەفەرمە. سڵاو هاوڕێیان بە شەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتانی. سڵاو هاوڕێیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتانی. کێ دەیەوێ قسە بکە؟ سپارەت بۆ بارودۆخی چ پەیامێکتان هەیە بۆ یەکێتی ئەوروپا بۆ ڕێکخراوە جیهانیەکان؟ ئای بۆ نای. پەیامانەکات یەکێتی ئەوروپا خەڵکی بخوێ ویرە من خەڵکی دێخەڵکی داماوە خەڵکی دەربەدەرە لە وڵاتی نیشتیمانی خۆیان کە زای شێت نازانێت چۆن پەروەردە بگەنجێتکە لە خەڵکی وڵاتێکی کە دەوڵەمەندترین وڵات بەڵام شەعبێکی هەژارتی شەعب داوامان لە یەکێتی ئەوروپا لە کوردانی تاراوگە هەموو بێنە سەر جادە ئەگەر کورد پەرستن ئەگەر کوردن بێن دیفاع لە هەموو کورد ڕەشوڕوتە بکەن بێنە سەر جادە خۆ پیشاردانێکی هێمنانەکەن کە بتوانن ئەم خەڵکی لێ نەجاتیان بێت لێرەشە پەیامان بۆ حکوومەتی هەرێم بە شوێ پەرلەمان وەزیر هیچ کەسێنەیە داوا بکات کە کوردەکان بێتەوە هەموو کوردێک لێرە ئەڵێ ئەگەر 7 جار بمرم و زیینم کەنەوە لێرە ئەرم ناگەڕێمەوە کوردستان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای کرد کە ئێوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان و خۆتان بە خاوەنی ئەو وڵاتە بزانن. هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە شوێنی گەرمایە ماڵە بناز لە شوێنی گەرمایە ئەو خەڵکە دانیشتەوە بێنان و ئاو بەدیان ئاگرێک و کە بگاتە ئەوروپا و ژیانی خۆش بێت ئەو ئاگای لە خەڵکی ڕەشوڕوود نییە با بخۆی لە قەسرەکەی خۆی دانیشە تاوەکو معەمەر قەزافی دێت. دەست خۆش بێت کەیکە؟ سڵاو هاوڕێیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانی لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەتانەوێت قسە بکەن؟ پەیامتان چییە بۆ یەکێتی ئەوروپا بۆ ڕێکخراوە جیهانیەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێ بەدەممانە ینی خەڵکەکە زۆر حاڵی خراپە ینی لە ڕووی خواردنەوە لە ڕووی ینی گەرماوە سەرماوە سادیکی زۆر ینی تاقەتێنە هەیە مناڵی پێ ساوایە حاڵی زۆر پرزە ینی خێوەتی پێ نییە ینی وەدەیدا ئەو گورتە و عیلا فەقی بەڵام مناڵی ساوە ئاگەی بسێتی نازانێ ئاگەی سەرمان نازانێ ینی ئەگەر بێت و ئەم مەزعاوا بێ خەڵکانێکی زۆرەکەونە ژێر ڕەشین برنە بەتایبەتی مناڵی ورد خەڵکی تایە پیرە نەخۆشە وانە هەمووی جێ مەترسین تاوە من لە یەکێتی ئەوروپا هەیە ئەوانەی کە بەرپرسیدەنیەمە پێگابێن بەهانەی ئەم خەڵکە هۆکارەکەی چ بوو کە کۆچت کرد هاوڕێگە وڵاتی خۆت جێژ؟ کارەکەی من لەوێ کاکە ژیانی ئەو نەبوو کە بتوانانی ژیانی خۆتی پێ بنیادنی من ینی چەند ساڵ خەڵبان و خوێندن خۆ تەواو بکە و بگەی بە ئاماج بەڵامێکی بیئیفادە و وەکو لەگەڵ ئەو شار نەشتوانی پیشێ بکەیت ساعاتی خۆتی پێ بکەیاتی کارەکان هەرەوە ژیان ینی لە کوردستان زۆر قورس دەست خۆش بێت سواس کەسکە قسە ناکە؟ سڵاو هاوڕێیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتانین کێ دەیەوێ قسەمان بۆ بکە؟ والله مجبر حواراتي يعني والله داجي يبقى حالات ديالها ما بحالة برا لا والله حالني بابا شيء يعني شو يعني داوا كاريتان چییە؟ هەموو داواکاری بەس بۆڵۆخش ما بەکەن ئەم بخۆ بژم لە هیچی بە لە هیچی پەرلەمانی کوردستان لیژنێکی پێکێناوە هەلە ساز بێ سەردانی ئێمە بکە پێدا وایە هیچ سوودێکی دەبێ ئەو لیژنەیە خوددا و بێدافمە ئەدە دلێ خۆ خڕی لە هینکێ تومە چ نەگەری دەبێت چ بەڵێ کاک محەممەد ئەگەر پرسیاری ئەوەش کایە دەگەڕێنەوەی چیان ناگەڕێنەوە هەر سنوورەکانی نەکرێتەوە لەوێ دەمێننەوە بەرنامەتان هەیە بگەڕێنەوە کوردستان یا خۆتەوێت ناگەڕێنەوە کوردستان ئەمەلڤێرە ڕازی بین ئەمەلڤێرە بمرین ئەم ناگەڕین کوردستان کومرنۆڤێرە چێترە شوێ هەیگە سنوورەکان نەکرێنەوە چ دەکەن؟ ئەمەلڤێری محەدەم بمرین سواس کێکە دەیە قسە بکە؟ کێکە دەیە قسە بکە؟ دەستان خۆش دەست بڵێ
کاک محەممەد سڵاو هاوڕێیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پێیان بۆ لەگەڵتانی کە ناش بۆ برادرانە بەڵێ سڵاو هاوڕێیان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پێیان بۆ لەگەڵتانی کێ دەیوێ قسکە مامۆ ساوەرە پێشەوە تۆز قسەمان بۆ بکە بەڵێ بەڵێ مامۆ سەید بەڵێ سڵاوتان لێبێ لە کەناڵی ئاسمانی پێیان بۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین کێ دەیەوێ قسە بکە قسە دەکەی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پێیان بۆ لەگەڵتانین کاک محەممەد بەڵێ کێن زۆر سپاس دەکەین ئەگەر خۆت پەیامێکت ما بێت سوپاس دەکەین مادومان کردێگە خۆت شتێکت ما بێ بە کورتی سوپاس دەکەم وڵی داواکاری ئێمە ئەوەیە بە هیچ شێوەیەک لیژنەی پەرلەمان ڕوو لێرە نەکە بەڕاستی بێت یعنی لایان قبوڵ ناکەین داواکاری ئێمە ئەوەیە لە یەکێتی ئەوروپا دەرگامان لێ بکاتەوە بۆ ئێمە داوای ئازادی دەکەین داوای مافی خۆمان دەکەین دەمانەوێت بژین یعنی ئێمە تونند و تیژی ناکەین لە وڵاتی خۆمان ئەوەندە تونند و تیژیمان بەرامبەر کراوە باوەڕ کە ڕقمان لە تونند و تیژیە لە وڵاتی خۆمان ئەوەندە زوڵمان لێ کراوە ڕقمان لە زوڵمان لە وڵاتی خۆمان ئەوەندە دزیمان لێ کراوە ڕقمان لە دزیە لە وڵاتی خۆمان ئەوەندە خیانەتمان لێ کراوە ڕقمان لە خیانەتە ئێمە تەنها داوای ئازادی و نان دەکەین لە ئەوروپا هیچ کەمان ناوێت ئازادی و نان ئازادی و نان بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد سیخۆ کە لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەنداوە لەگەڵمان بووی سوپاسی جەنابەت دەکەین مادومان کردی ڕۆڵی پەیامنەرێکی باشیشت بینی سوپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتێکە شتێکت ما بێ وەکو چارەسەر ئێستا چارەسەرەکەتی ئەوان ڕۆشتن بە زڕەنگی خەڵکی تریش بەنیاز بێ کۆچکە چارەسەرکە چێ و بۆی کە ینی لەسەر ئاستی حکوومەت بێ پەرلەمان بێ خەڵک بێ نازانم چارەسەرەکەتی لە ڕاستیە ئەوەی کە بیریمان ئەوە دۆخێکە لەوێ وایە وە لە ئێستادا ئەم مەسلەی کۆچ و بەلشا و کۆچ و ئەمانە بۆتە باس و خواستێکی خەڵک بەگشتی لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و تەنانە لەناو بازار و چاخانەکانی شەباز باسی کۆچ و ئەم دۆخەیە کە دروست بووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوێت چی دیکە خەڵک کۆچ نەکات ئەبێت چارەسەری خێرا بدۆزێتەوە لەوانە لە ڕاستیدا چۆن ئەمڕۆ دانیشتێکی کرد پێش هەموو شێداوای لێبوردن کاکە نەیتوانیوە لە فەرمانڕەوایی و لە ئیدارەدانی هەرێمی کوردستاندا سەرکەوتوو بێت داوای لێبوردن کە و بە خۆیان بچێتەوە کۆمەڵە بڕیاری سەریع و خێرا بدا لەوانە لە ڕاستیدا پێش هەموو شتێک بڕیاری دامەزراندنی ئەو هەموو دەرچووی زانکۆپەیماگەیانەی کە لە ئێستادا نزیکی 150,000 کەسمان هەیە لە هەرێمی کوردستاندا دەرچووی زانکۆپەیماگە و دانەمەزراون ئەمانە بەشێکیان بەس بندیوارەکانی وەلا بە ئەمانە خەتە شوێنەکانیان بەشێکی کێشەکە چارەسەرە بێت دووهەمیشیان دنیای پێشینەمان هەبوو ئێمە لە ساڵانی ڕابردووە پێشینەی هاوسەرگیری پێشینەی خانوبەرە پێشینەی هەلی کار و کارکردن و قەرزی بچووک و ئەمانە هەبووە بەپەلە ئەمانە خاتەوە کار دوای ئەوە وەکوتم دامەزراندن دەرگای دامەزراندن کاتەوە کێکێکە لە بەڕاستی چارەسەرەکان ناکرێتەوە ئەوەی کە بینیمان لەویا بەشێکی زۆری ئەمانە خاوەن بڕوانامەن واوانەی کە ڕۆشن بەشی هەرە زۆریان عقلە تێگەیشت و پێگەیشتەکانی ئەم هەرێمن ئەم وڵاتیان ئاوا چۆڵ کردووە بۆیە باشترین شت ئەوەیە حکوومەت متمانە بگەڕێنێتەوە وەکوتم هیچ پەیوەندی و هیچ داهات شەفاف بکات یعنی ناکرێت لە حکوومەتی عێراقیە بۆ نمونە لە یەکی دۆ بۆ یەکی 11 پێمان ئەڵێت بای 9 ملیار و 195 میلیۆن دلار نەوت فرۆشراوە بەرمنی بەوەندە بەڵام کێ هەیە بە وەزیر و بەرلەمانتار و بە کۆمەڵی خەڵکی تریشەوە بە ڕۆژنامەنووسەکانیشەوە بە هەموو چاودێریەکانیشەوە کێ هەیە بزانێ داهاتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکی دۆ بۆ یەکی 11 چەنە بۆیە لە ڕاستیدا ئەمەیەکێکە لە ناشەفافی و بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەم وڵاتەیەکێکە لە هۆکارە ئەساسیەکان کە خەڵکی ئەم وڵاتە ملی ڕێگەی هاتوونەها دەگرنەبەر و پێم وابێت نەتەوەیەگرتوەکان داتایەکی بڵاو کردەوە کە لە ڕاستیدا جێی هەڵوەسە لەسەرکردنە ئەو باز لەوە دەکات کە لە ساڵی هەتا ساڵی 2000
کۆچبەر 173 میلیۆن کۆچبەر هەبووە لە هەموو دنیا بەڵام لە 2000 بۆ 2020 ڕێژەکە بووە بە 280,000 نزیکی 280 میلیۆن نزیکی 100 میلیۆن کۆچبەر زیادی کردووە کە بەشی هەرە زۆری لە وڵاتانەیەکە لە نمونە هەرێمی کوردستانن عێراق ئەفغانستانە لیبیایە ئەفریقایە سووریایە یەمەنە ئەو شوێنانەکەیە کە شەڕ و ئاژاوە و نائارامی و ناسەخامگیریدا هەیە کاتشمەوە بەسەباربووی کە نێری حکومەتەریم لە پۆڵەندا وتووی ناوبانکی هەرێم خراپ بووە زیانی زۆری بەرکەوتووە بەهۆی کۆچبەرانەوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان باش دەزانێت کە ئەو دۆخەی دروست بووە لە ڕاستیدا وەکوتم شەرمەزاریە بۆ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان بەڵێ زۆر بە شانۆباڵی ئیدارەدان و حکوومەتی هەرێمی کوردستانە هەڵیان داوە بەڵام بەداخەوە دەرکەوت لە ئەرزی واقعە پێچەوانەکەی ڕاست. سپاس بۆ وەرز مامۆستا عەبدوڕەحمان عەلی پەرلەمانتاری پێشی بەسەوەی سەرەکی سوپاسی میوانە بەڕێزەکانی تریشەکەین کە لەگەڵمان بوون سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ